Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Jongen! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! سرتا بنای خۆ بسم الله الرحمن الرحیم بەڕاستی ئەمە هەتا ئێرە هینامان مایکە دیار نینە کاکە کوودەوا دەکەی لە پولی پلەیەکی کوردستان چەند یاریێکی گرنگمان لەدەستدا گەمەی چەمچەماک گەمەی سمێڵ بەڕاستی ئەوانە شەش خاڵمان لەدەستدا یاریەکان زۆر مهم بوو ئەو شەش خاڵەمان بینابە ئێستا بە ئاسانی لە پلەیەک بەسەرکردنی بۆ نایە ئەو دووگەممان کە خەسارە کرد بەڕاستی هیچ ئەمەلێکمان نما واللهی ئەوەی ڕاستی بێ بەڕاستی هندرێن لەمە باشتر بوو هافتایم یەکەم ئەوان هەلیان زۆر لەدەستدا ئەمەش هەلێکمان لەدەستدا کەس هەڵەکەی نەخۆسیەوە هافتایم دووەم خوا موفەقیان کردو دوو گۆلیان باشتر بوون واللهی تا ڕادەیەک بڵێ بەڕاستی چکە تو ئەگەر بەسەکەوی بە وجودیشکە دێەوە ناو یاریگا و ئەو حماسەتەی لێرەش پێشکەش دەکەی لێوێندە تەمرین و مەسەلەن لە تەمرینەکان سار دەبیەوە پێمەوان دیارە بەڕاستی لۆ یارەکەی ئەوڕۆ بنیتان ئێمە یارێکی باشمان کرد هەلی زۆرمان توان بەبەرەوەی چکە ئێمە پار بەتەڵ کاس بووینە زەختێکی تاوامان لەسەرە لۆ کولێ جانی شتەچی نەما بەدەست بدا لۆوان یارێکی برێ تاگدانە بۆ هەموو هەدەکانەوە بگەنە لێدان یەکداکەرەوە بەزڵام لەخوای بەزیاد بین نەمانێش بێت یاریەکە بگات لێدان یەکداکەرەوە توانمان قۆناغە بەسەرکەوتوی ڕێکەین بچینەوە پێش خولەکە پێش نیایی کاسی بەڕاستی ئەمە بخۆتان دەبین لە خولەکە پلەی چارەمین فارقەی زۆریشمان بینیە لەگە دووەم و سێم و یەکەمی هەموو هەوڵەش دێن لە خولەکە بەس ئامان سەرچمان دەوری کاسەکەی وەکو پار. أول شيء بسم الله الرحمن الرحيم قدمنا أداء جيد ضد نادي هندرين. نادي هندرين اسم كبير في كردستان رغم الأداء أنه جولتشينا انطرد بهاي صار حاله جولتشينا انطرد رغم الطرد أنه بديل ما عندنا فأني خليت نفسي جولتشي فالحمد لله والشكر أنه قدمت أداء زين بالجولتشية على مود أني هاي جولتشي بالفرق الشعبية بمنطقتنا أني مرات أصير جولتشي فقلت خلي أصير هسه والحمد لله والشكر توفقت بها والحمد لله والشكر أنه ما يجي جول عليها